سڵاوتان لەبێ بەڕێزان. لەسەر داوای پارتی دموکراتی کوردستان کۆبوونەوەکانی نێوانۆفتی دامسانکاری پارتی لەگەڵ یەکگرتوو کۆمەڵ بۆ سبەینە دواخرا. ئەبوبەکر ئەڵەدنیان داوی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی بە یەنارتی ڕاگەاندووە کۆبوونەوەکەی وەفدی دامسانکاری پارتی و یەکگرتوو لەسەر پرسی پێکهێنانی حکوومەت کە بڕیار بوو ئەمڕۆ ئەنجام درێت بۆ سبەینێ چوارشەممە دواخراوە. سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕاگەاندووە بۆ کۆمیسیۆن قورس هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە ببە. سەرباز مستەفا سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان باڵتۆڕی ڕاگەاندنی عێراقی ڕاگەاندووە ئەگەر ڕۆژی 30 نیسانی داهاتوو دیاریکرێ بۆی لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت ئەوە بۆ کۆمیسیۆن قورس دەبێت ئەو دوو هەڵبژاردنە پێکەوە بەڕێوە ببە. نیگەرانەکان یەکێتی لەسەر باسنەکردنی ڕۆڵی تاڵیبانی لەسەر دانەکەی بەرزانیدا بۆ تورکیا بەردەوامە و نوێنەری یەکێتی لە تورکیا نامەیەکی گلەی ئامێزی ڕاستەی عوسمان بادەمیر کردووە. لە ناوڕۆکی نامەکەشدا بەهرۆز گەڵاڵی ئاماژەی بە گرنگی هەوڵەکانی تاڵیبانی کردووە لە پرۆسەی ئاشتی لە تورکیادا. ڕاشی گەیاندووە لە کۆبوونە ژەماوەرێکی ئامادە بە هیچ شوێک باسی ڕۆڵی تاڵیبانی نەکراوە. کوتلەی ئەحرار لە پەرلەمانی عێراق ڕاگەاندووە ئەندامانی کوتلەکە دەنگ لە سەربوجەی ساڵی 2014 نادە ئەگەر هاتوو پشکی هاوڵاتی عێراقی لە سامانی نەوتی وڵات لە بودجەکەدا دیاری نەکرابێ. حسێن شەریفی پەرلەمانتاری ئەحرار لە بەیاننامەیەکدا ئاشکرا کردەوە پرۆژەیەسی تایبەت بە دیاریکردنی پشکی هاوڵاتی عێراق لە سامانی نەوت پرۆژەیەکی نوێ نیە بەڵکو بۆ ساڵی 2011 دەگەڕێتەوە. وەزارەتی بازرگانی عێراق ئاشکرای کردووە کە لە کۆتایی ئەم ساڵدا فۆرمی خۆراکی ساڵی 2014 و 2015دا بەشەکرێت و داساش چاپکردنی فۆرمی خۆراکی 6 پارێزگا تەواو بووە. حسێن فەرحان بەڕێوەبەری گشتی لە فەرمانگەی پلاندانان و چاودێری بە وکالەت لە بەیاننامێکدا ڕاگەاندووە وەزارەتەکان فۆرمی خۆراکی 6 پارێزگای عێراقی تەواو کردو و لە ماوەیدا توشدا فۆرمی سەرجەم پارێزگاکان چاپکردنی تەواو دەبێت. ئەمڕۆ دوو تەقینەوە لە نزیک باڵوێزخانەی ئێران لە باشووری شاری بەیروت ڕوویاندا و بۆ هۆیانەوە بەپی ئامارە سەرەتاییەکان 23 کەس کوژران و دیانی تریش بریندار بوون. کێکێک لە کوژراوەکان پاشکۆی ڕۆشنبیری باڵوێزخانەکەیە. دوو تەقینەوەکەش کە یەکێکیان لەلایەن کەسێکی خۆکوژە و ئەوی تریشیان لەلایەن خۆکوژێکی ترەوەیە کە لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆمڕەشکراوە ئەنجام درا و زیاتر لە 100 کیلۆگرام مادەی TNT تیاندا بەکارهێنرا بوو کە بەهۆیانەوە لانی کەم 23 کەس کوژران و 146 برینداریشی لێکەوتۆتەوە. دوای ڕەتکردنەوەی ئەلبانیا بە لەناوبردننی چەکە کیمیایەکانی سووریا لەسەر خاکەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاگەاندووە کە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی لە ئێستادا لێکۆڵینەوە لەسەر دوو ڕێگە چارەسەرەکان بۆ لەناوبردننی چەکە کیمیایەکانی سووریا. هاوکات جۆن کیری ئەو راپۆرتانەی بەدرۆ خستەوە کە باز لە دەستبەرداربوونی ئەمریکا لە پلانی لەناوبردننی ئەو چەکانە دەکەن. تاکیدیشی کردوێتەوە ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی تا کۆتایی ئەمساڵ کاتی لەبەردەمدایە بۆ لەناوبردننی چەکە کیمیایەکانی سووریا وتیشی ئێستا دوو وڵاتێک کە هەموو توانایەکیان ڕابەردەزای بۆ لەناوبردننی ئەو چەکانە بە پێی خشتەی دیاریکراو. شاد و بەختەوەربن.